ئەمانە تیمەکانی بەرگری شارستانین لە هەوڵی دەرهێنانی تەرمی ئەو هاوڵاتیانن کە لە نێوان گەڕەکانی شیفا و مووسلی کۆن بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلە بەم ڕێژکراوەکانی داعش و شەڕ و پێکدادانەکان ماوەی چەندین ڕۆژە تەرمەکانیان لەژێر خاک و خۆڵی خانووەکاندا جێماوە. مواجبمان لەگەڵ دیفاع مەدەنیە حەفارم پێیە جەنازەی دەردێنین ئەو جویانی ئەو بۆ لێ تەقیەوە خانی و دڵخوایە بە حەفاری دەردێنین ژمارەی زۆرە تقریبا وڵا لەو خانیە تقریبا 14مان دەرهینا لە جێ دیکە 3 نەفەر 4 بوو 3 بوو ئەوەش دوام نووسیامی دەریانهینا تقریبا 20 نەفەر زۆرە ئەنی جێ نەگەشتینێ هەندە جێ 30 تێدایە 40 تێدایە هەموو ئاغلبی ژن و منداڵە زەلامی کەم تێدایە بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلانەی تیرۆریستانی داعش بەشێکی زۆری ئەم گەڕەکە وێران بووە بەوتەی تیمەکانی فریاکەوتن ژمارەیەکی زۆر لە ژن و مناڵ کەوتونەتە ژێر ئەو خانوانە ئەمانەش وەکو ئەوان دەڵێن کاتی پێویستە بۆی ئەو هەموو تەرمە لەژێر ئەم تات و بەرد و بڵۆکانە دەربینن. ئەو هاوڵاتیانە گەڕاونەتەوە ناوچەکانیان هەر یەک ژمارەیە گونی و بەتەنیای لەگەڵ خۆی هێناوە چاوەڕێی تیمەکانی بەرگری شارستانین تەرمی کەسوکارەکانیان لەژێر خانوە ڕووخاوەکان بۆیان دەربێنن. 8 عوائل كلهم ماتوا. خانەوادەکەی خۆم و خزمەکانم 8 خێزان هەمووی مردن لە بنەماڵەکەی ئێمە تەنها من ماوم هاتوومەتە ئێرە بەڵکو ئەو تیمە بتوانن تەرمەکانمان بۆ دەربهێنن. تیمەکانی بەرگری شارستانی دەڵێن ئەگەر لەلایەن بەڕێوەبەرایەتی شارەوانەکان هاوکاری نەکرێن تاوەکو 2 مانجی تریش ناتوانین هەموو ئەو تەرمانەی ژێر خانووەکان دەربێنین. احنا متوزعين كل ضابط عنده قوات لە شوێنە جیاجیایەکان تیمەکانمان دابش بوونە هەر ئەفسەرێک ژمارەیەک کارمەندی لەگەڵا بۆ دەرهێنانی تەرمەکان لەژێر خانوە ڕووخاوەکان. تیرۆریستانی داعش لە خانووەکانی نێوان گەڕەکی شیفا و مووسلی کۆن لە خۆر ئاوای مووسڵ سەدان هاوڵاتیان بند کردبوو لەگەڵ پێشڕەوی هێزانامنیەکان و تەقینەوەی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکانی داعش بەشێکی زۆری خانووەکان بەسەر هاوڵاتیە بەندکراوەکانی گەڕەکەکە داڕوخا تەرمی دەیان هاوڵاتی ماوەی چەندین ڕۆژە لەژێر خاک و خۆڵی خانووەکان ماون. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.